ئەگەر پرۆسەی خۆتۆمارکردنت بە سەرکەوتووی ئەنجامداوە و دەتەوێت جارێکتر بچیتەوە ناو سیستەمی زانکۆلاین بۆ تەواوکردنی کارەکانی ترت، ئەوە پێگەی سەرەکی زانکۆلاین دووبارە بکەوە، دواتر کلیک لە ئایکۆنی خۆتۆمارکردن بکە. لێرەدا ئێستا تۆی پێشکەشکار ناوی بەکارهێنەر و وشەی تێپەڕت هەیە کە لە ڕێگەی ئیمێلێکەوە لەلایەن زانکۆلاینەوە بەدەستت گەیشتووە. دەتوانی ئەم زانیاریانە واتە ناوی بەکارهێنەر و وشەی تێپەڕ ڕاستەوخۆ بنووسی و یاخود ئیمەیلەکە و بکەیەوە، ناوی بەکارهێنەر کۆپی بکەیت و لە خانەی ناوی بەکارهێنەردا پێستی بکەیت و هەروەها وشەی تێپەڕ لە ئیمەیلەکەت کۆپی بکەیت و لە خانەی وشەی تێپەڕ پێستی بکەیەوە. ئەم وشە وێنەیە وەکو خۆی بنووسە. دواتر کلیک لە ئایکۆنی ژوورەوە بکە. لەم لاپەڕەیەدا زانکۆلاین داوات لێ دەکا کە پێداچوونەوە بە زانیاریەکانت بکەیت و لە ڕاستی و دروستیان دڵنیابیتەوە. لە بەرامبەر هەر زانیاریەک دوو وشە هەیە، وشەی دروست وەروشەی نادروست. ئەگەر زانیاریەکە دروستە ئەوە دروست هەڵببژێرە. دوای ئەوەی هەموو زانیاریەکانت دروستە، بۆکسێکی بچووکت بۆ دەکرێتەوە کە داوای ناونیشانی هەمیشەییت لێ دەکات. بۆ نمونە دهۆک دیاری واتە گەڕەکی دیاری. پاشان زانکۆلاین لێت دەپرسێ ئایا فەرمانبەریت لە حکوومەتی هەرێم؟ بەڵێ یاخود نەخێر. ئینجا کلیک لە ئایکۆنی پێشەوە بکە.